ئێمە لە کاتی ئێستەوە کە دوی مانگە دوی یەک دەستمان پێ کردووە بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. بۆیە 53 بنکەی تۆماری دەنگدەرانمان کردوتەوە لە ناو هەموو پارێزگای هەولێر کە لە تەواوی سنووری هەولێر کراوەنە. لە سعات 8 بەیانی تا سعات 3 دوای نیوڕانە ئەم بنکانەمان کڕێتەوە. بە تایبەت لەو ماوەیە کە زیاترین ڕێژەی خۆتۆمارکردن دەبێتن ئەو بنکانانە یعنی ئەو مەواریدانانە کە تازەنە وەکو 2001 2002 2003 هەروەها بۆ زانیاریتان 37 فڕقەی جەوالە یان تیمی گەڕۆک لە تەواوی هەولێر کرایتەوە بۆ ڕاگوێژراوان یان خۆت بڵێن نازحین. هەر هاوڵاتیەکی عێراقی کە ڕێگەزنامەی عێراقی هەبێتن بۆی هەیە خۆی تۆمار بکە و تایبەت دەبێت فۆرمی خۆراکی و بنکەی خۆراکی هەولێر بێتن لە هەولێر دەتوانێت خۆی تۆمار بکە و ئەوانەی کارتی دەنگدانی پێشویان هەیە ینی قەسیرە ئەمەد کە پێی دەرێن ناتوانن بەو کارتە دەنگ بدەن بۆیە پێویستە خۆیان تۆمار بکەن و کارتی درێژخایەن تەویل ئەمەد بۆ خۆیان دەربێنن بە تۆماری بایەمەتری و لە نەفسی کاتیش بۆ زانیاریتان لە دەنگدانی داهاتوو بە هیچ شێوەیەک ئەوەی خۆی بایەمەتری نەکردبێت تۆماری بایەمەتری نەکردی و کارتی تەویل ئەمەدی نەبێتن ناتوانیتن دەنگ بدەتن.